معقد سوربونی گوندەکان لەو سنوورە دەگەڕێتەوە بۆ زیاتر گرنگیدانی حکوومەت زیاتر بە شارەکان و کەمتر بە دێهاتەکان ئەمەش هۆکار بووە هەم لە ڕووی تەندروستی هەم لە ڕووی پەروەردە لە لای تریشەوە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە دێهاتەکان کەمتر کار هەیە لە دێهاتەکان ئێستا بە حکومەوەی کە خەڵک کەمتر ڕوو دەکاتە کاری ئاژەڵداری و ئەوانە زیاتر چاولەوە ئەکا ببێت بە موچەخۆرێکیان لە شارەکان ئەرچی شارەکانیش بەعقد ئیشکردن لە شارەکان بۆ گەنجەکان سوکترە لەوەی لە دێهاتەکان لە ڕووی مەسەلەی نیشتەجێبوون حکوومەتی هەرێم کەمتر گرنگی بە پرۆژە نیشتەجێبوون ئەدات لە دێهاتەکان ئەمەش هۆکارێکی سەرەکیە بەعقد لە ڕووی تەندروستی شکالمان سنوورەکە پێویستی بەوەیە على الأقل بنکەیەکی تەندروستی ئیشگر لە سنوورەکە هەبێ کە پسپۆڕی تێداوی بەتایبەت بۆ ئافرەتان و بۆ منداڵان کە لە وەرزی زستان بەعقد ڕوبەڕووی زۆر کێشەبینە بۆیە داواکان لە حکوومەتێرم لە ڕۆژەوە فەرمانبەرمان بۆ دابینکەوە خەڵکی سنوورەکەشمان هەیە کە لەو اختصاسانە شارەزایی هەیە دای بمەزرێنێ بۆی خەڵکی سنوورەکە سوودی لێ ببینی بەنسبەت ڕێگاوبانیش ڕێگاوبانە توان بڵم لە وەرزی زستاندا کێشەیەکی زۆر بۆ هاتوو چۆ دروست ئەکات لەم سنوورە بەتایبەتی کە ناوچەیەکی سەختی شاخاویە و بەفرێکی زۆری لێ ئەبارێت ئەمە لەلایەک لایش تریشەوە ئەم سنوورە پێویستی بەوەیە کە ڕێگای ئەم سنوورە قیرتاو بکرێت کەمی خزمەتگوزاری و ئاوردانەوەی حکوومەتی هەرێم لە دێهاتەکان وای کردووە کە ژیانی هاوسەریج لە دێهاتەکان وەکو شارەکان زۆر بەرەو لاوازی چووە ئەمانە هۆکارێک بن بەڕاستی کە خەڵکی دێهاتەکان ڕووبکەنە شارەکان بۆیە داواکارین لە حکوومەتی هەرێم لەلایەنی پەیوەندیدار کە ئاور لە دێهاتەکان بداتەوە لەو ڕووە کە خزمەتگوزاری تەواو پێشش بە دێهاتەکان بکرێت وەکو شارەکان ئەو گوندە لۆ سۆلی پارتۆکی هیچ لۆ گودان نەکردیە زمان حکومەتی و مەحدوو ئیدار هەر ئەو مەحدوو ئیداریە تێگەی پارتێر ئێشێتینێ پارتینە بە کوردی پارتیشا لێ ئێچەتیا لێە نەوەی نوێیا لێ گۆڕانیا لێە هەموو برێم لێنیم هەموو شتیا لێە جادەی نەقسە خەستەخانەی نەقسە مەکتەبی نەقسە تێگەی خزمەتگوزاری نەقسە کاکە ینی 6 هێر ناهێ دیناری دەبەریە دانیە ئیش نەما کەسابەتیان نێش بەرمەی نەفتەی حکومەتی عێراقی کە دوژبنی ملەتی کورد بووە بەڕاستی بەرەمی نەفتت لۆ ئەنێری بە 30,000 حکومەتی من بە 105,000 لێ وەرەگری ئای لە پێناوی چییە؟ ئەوە ملەت بڕانەوە نییە ئەوە نانەوە ملەتی بە دەرێنێن ئەلەو لا گوندی مە 50 مار و 20 مارەمە مەلەکە 1000 مار بوو 2 مار یا تێماینە تێگەی کەندۆر 50 مار بوو دیانی دەماری لێ نەماینە بەردووکە چۆل بوو ئەگەر خزمەتگوزاریان کرد با و هات با ئەو یعنی ڕۆژ هەمەران لە حێری قەپات نەکرد با و تەعیناتیان هێش باوە ئەو ملەتە ینی ڕۆژنە ینی ئەو خەڵکە 1000 نەڕوا لۆ دەرەوە هەموو دەبێت داخنکە لە پێناوی ئەو پارتی وێچێتیە خۆ لە پێناوی من نییە ئەو گوندە لە بەچەوە چۆڵ بوو لەسە حیزبەتی ئەو گوندەی زۆر شەڕا لەکراینە ئەو حیزبانە شیمیایی لە لێرەدا داینسبوون نییە کەس خۆ لێ بەساحب نەکرد کاتی خۆی تقریبان 270 حتا هێسەتی دستانێ من تۆ حەفت مار هەشت مارە منۆ هەمووشی نەخستانە زادەی بەخوابینی لەگە ئەو گوندە ئێوە نەبی کوچ بۆ دەکرددا ئەوە خان و بەراتەوێ و تێگەشتی و خەلکی فەقیری هەیە حکومەت ئاوڕی لە خوێ بداتەوە و تێگەشتی ئەو خەڵکە هیچی مەسلحەتی لەو گوندەی نییە فاوانی خۆتیشی و ئەبڕی خلاصە ئەبڕۆچێتی بە بەسێ مروێناندا بە چاراناندا بە پازانەدا تێگەشتی کەس نییە بەدێت و لۆاکەی لۆ ناکەیت حکمینی حکم ئەوەندەی ئاوڕێ لێ دایتەوە ئەلە دەیرە مەکتەبە کراو تەواوە بڕاو یەک مەکتەب